بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەکەمان بەوەی بەڕێز و خۆشەویست شاد بووینەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر بۆنە بکەین یا مناسبەیە خود جەژن ئەوەی کە لە ناو شارستانەتی ئیسلامیدا بەشێکی دیاریکراوی بۆ دانراوە. بۆنە یاخود جەژن زۆرێک لەو توێژەرانەی کە قسەیان لەسەر بۆنە و مناسباتەکان کردووە بە تایبەتی لە ڕەهەندە معنەویەکەیەوە کاریگەریەکی زۆری هەبووە لەوەی کە پێکەوە بوونی گەلان و مرۆڤەکان و شادی دەربڕین بە یەکەوە ئەمانە بۆ خۆی مانە و ڕەهەندێکی قوڵی بەخشیوە بەوەی کە ئەمە ڕوبەرێکی دیاری هەبووە لە ناو شارستانەتی ئیسلامیدا. ئایا دەپرسین ئایا بۆنە یاخود مناسباتەکان لە فەزای گشتیدا چ کاریگەریەکیانە بووە بۆ کۆکردنەوەی مرۆڤەکان؟ ئایا بۆنە و مناسباتەکان کە بەهایەکی ڕۆحی و معنەویە زیاتر لەوەی کە دەرهاویشتیشی مادی هەبێت تا چەند کاریگەری ئەوەی هەبووە لەسەر پێشخستنی شارستانیت بە تایبەتی لە شارستانەتی ئیسلامیدا کە کۆمەڵێک جەژنمان هەیە زۆربەی خەڵکەکان لەو ڕۆژاندا پێکەوە کۆ دەبنەوە. ئایا تا چەند جەژن کاریگەری هەبووە لە کەمکردنەوەی ململانێ مرۆیەکان؟ ئایا تا چەند جەژن کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو ناکۆچیانەکە لە نێوان ئینسانەکانە هەبووە جەژن بکرێ بە وێزگەیەک بۆ ئەوەی کە لە ناو شارستانێتی ئینسانی داوای کە لە ڕابردووە هەبەوە بۆ ئێستا بۆ ئایندەش توانیوێتی پاشەکشە بەم جۆرە عەقلێتانە بکە. دیسانەوە بەشی دووەمی بەرنامەکەشمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر سەلاح کانەبی شارەزا لە مێژووی سەدەکانی ناوەڕاست، دکتۆر سەباح بەرزنجی شارەزا لە فکری ئیسلامی بەخێربێنەوە بۆ سودوی پەیام. دکتۆر سەباح ئەگەر ئێمە قسە لەسەر بۆنە بکەین یاخود مناسبات لەکوێی حەزارەت و شارستانێتی ئینسانی و ئیسلامیدایەوە شارستانیتی ئەوەی کە پێوتی ئەو شارستانی کە هەموو مرۆڤەکان بەیەکەوە هەروکو لە بەشی یەکەمی بەرنامەکە هێمامان بۆ کرد ئەتوانن دروستی بکەن. بە ناوی خوای بەخشندە و میێرەبان دیسان سڵاو و سپاس بۆ جەنابەت. ئێمە لە دینی ئیسلامە ئەتوانین بۆلێنێک بکەین بۆ تایبەتمەندیەکانی ئاینی ئیسلام مەجموعەیە بیر و بڕوایە، مەجموعەیە یاسا و ڕێسایە، پاشان مەجموعەیەک نیشانە و مناسبات. بە تعبیری زاناکان ئیسلام بریتە لە مەجموعەیەک عەقائید، مەجموعەیەک شەرائع، مەجموعەیەک شەعائیر. لە ناو شەعائیرە یعنی نیشانە و نما هەموو کۆمەڵگایەک، هەموو میلەتێک، هەموو ئاینێک چونکە تەعامل لەگەڵ ئینسانەکە، ئینسانیش ژیانی بریتیە لە مەجموعەیەک شانازی لەگەڵ مەجموعەیە شکست. بۆ شانازیەکان ئەبێ خۆشی دەرببڕێ، بۆ ناخۆشیەکان یا بۆ شکستەکان ئەبێ پند وەربگرێ و ناڕەحەتی دەرببڕێ و یادیان بکاتەوە. لەم ڕوانگەیەوە بەشێکی دانەبراوە لە هەموو ئاین و لە هەموو ژیانێکی کۆمەڵایەتی جەژن و مناسباتی جیاواز، جەژنی ئاینی، جەژنی نیشتیمانی، جەژنی میلی، مناسباتی سیاسی، مناسباتی ئاینی، مناسباتی کۆمەڵایەتی. ئەگەر ئاینێک وەکو ئاینی پیرۆزی ئیسلام قسەی نەبێ لەسەر جەژن و مناسبات، بۆ خۆی داڕێژەری بەرنامە نەبێ بۆ جەژن و مناسبات، مانەوە ئاینە ناقیسە. بەڵام ئێمە لەو فەرەزیەوە ئینتیلاقەکەین، لەو گریمانەوە بۆی دەچین کە ئەم ئاینە ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕووی دەقەکانەوە بایەخ و گرنگێکی تایبەتی داوە بە جەژن و بە مناسباتی جیاواز. ئەمەیە بپرسیم یعنی جەژن دەرهاویشتەی چییە؟ ئایا ئەکرێ بۆ ڕزگاربوون لە هەموو تەنگ و چاڵەمەیەک و گۆڕینی قۆناغی بۆ قۆناغێکی تریا ئەمە یاخود بەدەستهێنانی ئینجازێک دوای ئەم ئینجازە بۆنە و مناسبەی جەژن دێتە پێشەوە؟ ئەمەیە یاخود جەژن خۆی بۆ خۆی دەرهاویشتەی چی ئەگەر ئەندازەیە دوورتر لەو مانایی کە ئێمە بە شێوەیەکی شکڵی لە جەژن بڕوان؟ وەکو موسڵمان کە لێکدانەوە بۆ جەژنەکەین، ئەمە دوو جەژنی ئاینی گەورەمان هەیە، جەژنی ڕەمەزان لەگەڵ جەژنی قوربان. جەژنی ڕەمەزان لە ئەنجامی جێبەجێکردنی فەریزەی ڕۆژوو، تۆ کە فەریزەی ڕۆژوو مانگێک بە ڕۆژووە بی پێ دوایە ئەرکێکی واجبی گرنگت ئەنجام داوە لە مقابلی ئەنجامدانی ئەم ئەرزەوە بۆ شکرانە بژێری خوا جەژنێکە بۆ دانراوە پێوتی جەژنی ڕەمەزان. جەژنی قوربان لە مقابلی شکرانە بژێری ئەنجامدانی فەریزەی حەجە، یعنی کەواتە ئەمیش بۆ مناسبەیەک.
جەژنی تریش کە هەیە لە بواری کۆمەڵایەتیە بۆ نمونە خزمێکی خۆشەویست لە سەفەرێ دێتەوە تۆ بێت خۆشی دەربڕی نەفرێکت تووشی سەرکەوتنێکە بێ سەرکەوتنێ بەدەزێنێ ئینجازێک بەدەزێنێ تۆ احتیفالێکی بۆکەی میلەتەکەت سەرکەوتنێک ڕزگاربوونێک لە ناوچوونی کێشەیەکی بۆ بەدەست دێ لە مقابلە جەژنێکی بۆگری مناسبێکی بۆگری هەموو ئەمانە ئەچنە ژێرباری ئەو ئاەتەی کە خوای پەروەردگار فەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم یعنی ئێمە چۆن تعبیر بینەوە لەو خۆشیانەی کە لە ژیانە ڕوومان تێەکە و چۆن بتوانین زاڵ بین بەسەر ئەو گیر و گرفتانەی کە ڕوومان تێەکە هەر ڕۆژێک ئێمە تاوان نەکەینەوە جەژنە هەر ڕۆژێ بتوانین واجبێک بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بین ئەوە جەژنە هەر ڕۆژێ میلەتەکەمان یادەوەری سەرکەوتنێکی خۆی بکابێ بە جەژن هەر ڕۆژێ میلەتەکەمان لە مشکلەیەک ڕزگاری ببێ ئەوە جەژنە یعنی ببوورێ ینی جژن ڕاستەوخۆ سەرۆکاری لەگەڵ خۆشی و لەگەڵ فەرەحی مرۆڤ لەگەڵ سەعادەت مامەڵەکردنی ئینسانە لەگەڵ کات مامەڵەکردنێکی دروستی ئینسانی وشیارە لەگەڵ کات و تەمەنی خۆی ئێوێ هەندێک کات بە نەمری بێڵێتەوە بۆ نمونە ئێمە لە وجدانی خۆمانە لە جەژنی قوربانە داستانی حەزەتی ئیبراهیم و حەزەتی ئیسماعیل و هاجرە خاتون بە زیندویی دەهێڵینەوە بەچی بە مناسبەی جەژنی قوربان لە جەژنی ڕەمەزانە ئەمانەوێ بە جێگەیاندنی واجبێکی گەورەی وەکو ڕۆژوو بە جێگەیاندنی سیام و قیام لە مانگی ڕەمەزانە مدارەسی قورئان و تاعەت و عیبادەت بە زیندویی بێڵینەوە وجدانی مرۆڤ ناخی مرۆڤ بە دوای بەنەمرکردنی کات و ساتەکانە دەڕوە کەواتە کات و ساتەکان بۆ ئەوەی نەمرن لە وجدانی ئینسانەکانە بمێنێ جەژن و مناسبات و عیاد پەیدا بووە. بەڵێ دکتۆر سەلاح لە ناو شارستانەتی ئیسلامیدا یا ئەوەی ئەوتێ لە ناو ترادیسیۆنیا توراسی ئیسلامیدا بەشێکی زۆری شارستانیت کە کاتێک کە پۆلێ نەکرێ ئەمانە کە حەزارەتیان پێکێناوە بریتێ لە بۆنە و مناسباتەکان با ئێمەگەر نەژڵێن ئیسلامی با لە دەرەوەی ئیسلامیش بڵێن یعنی بۆنە و مناسبات یاری گاڵتە و گەب هونەر کۆمەڵی ئەمانە کە تێکەڵە ئەمە بەشێکی شارستان یعنی بۆ ئەبێ ئەم بۆنانە بچێتە ناو حەزارەتەوە ئەمیش دیسان سەرۆکاری هەیە لەگەڵ بەها ڕۆحیەکانەوە چێتە ناو ئەو بەها ڕۆحیانەوە کە لەگەڵ بەها مادیەکانە ئاوێزانی یەکترە بن ئێمە ئەگەر ڕەهەندە ئاینیەکانەوە سەری بۆنەکانەوە بکەین ئاینی ئیسلام وەرەگرین وە کاکتۆر ئاماژەی پێکرد دەڵێن یەکسانی دادپەروەری خۆشگوزەرانی هەموو لایەنە چاکەکان الأمر بالمعروف والنهي عن المنکر بۆنەکان ئەم جێژنانە یاخود ئەوانەی کە ئێمە ناوی لێدەنێن بۆنە بۆ بەردەوام نوێکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بۆ بەردەوام زیندووکردنەوەی و ئاگا لێکبوون و لێک نزیک بوونەوە بۆ زیاتر بەسەرکردنەوەی تاکەکانی نێو کۆمەلگای مرۆڤاتێت کە لە فەلسفەی حکومڕانی ئیسلامی ئینسان مکەلەفە کاکتۆر لە من شارەزاترە ئینسان مکەلەفە یعنی وەکو کائینێک وەکو ئادەمی زادێک کە خەلی لەسەر ڕووی زەوی و مکەلەفە بە پەیامێکەوە ئەو پەیامێکەوە پەروەردگار پێی ڕاستپاردووە جێبەجێ بکە لەسەر لێرەش یەکێ لەوانە بۆنەکانە تۆ لەوانە زیادرن لە کەلتوری موسڵماناندا بۆنەکان زۆر جێگایان هەیە بەڵام زۆر جار ئەمەش تێکەڵ بە لەلایەن سیستەمی سیاسیەوە تێکەڵ بە هەندێک لایانی سیاسی کراوە بە نمونە و کاکتۆر باسی کرد ئێمە بۆنەمانەیە بحلول شهر ڕەمەضان المبارەک یەک لەوانە عید الفطر با بڵێن بۆنەی حەج جاران لەسەردەم بە درێژایی قۆناغەکانی جیهانی ئیسلامی کراوە ئێستەیەکی محەڕەم و مەولود وانەش بۆ بە جەژنەوانەش جەژنی قوربان بۆنەی مەولود نەوەی سەری ساڵی کۆچی سەری ساڵ بۆنەی ئەلغەدیر بۆنەی ئەلغار کاتێک کە سونەکان ئەمانە ئەگەر دوایی باسمان لەسەرکردن ئەمانە جگەلەوە لایانی دووەمی بۆنەکان بریتی بۆ لە هاتنە سەرکاری سوڵتانەکان سەرکەوتن لە یەکێ لە شەڕەکاندا بۆن مەکاتە سەرکردنی مسلمانەکان لە شەڕی عاموریە ئەمە یەکێک بوو کاتێکە گەڕاونەتەوە مسلمانەکان بۆنە ئەویان جار لەدایک بوونی مناڵی هەندێک لە کاربەدەستەکان بەڕاستی لە قەسر و کۆشکی سوڵتانەکان دەبێت هەندێک بۆنەی دیکە هەبوون ئەو بۆنانە هەر نەتەوە و گەلێک کۆمەڵێک بۆنە و یادەوەری لە هیزری خۆیدا هەیە بنمونە ئەو بۆنانەی کە تایبەت بوونە بە گەلانی ئێرانیان من ناڵێن فارسەکان دەڵێم گەلانی ئێرانیەکان کە ئێمەش بەشێک بوون تێدا وەکو کورد لەوێ بۆ نمونە ئەو بۆنان هەندێک لەو بۆنە وابەستە کراون بەلایەنە ئابوووریەکەوە
لەوەی لەو بۆنانەدا بۆ نمونە دەسەڵاتی سیاسی هەندێک دەستکەوتی ئابووری دەستکەوتی وەکو مەهرەجانانە وەکو نەورۆزانە وەکو هەندێک لە بۆنەکانی دیکەی پێ دەنا عید ئەسەدق ئەمانە هەر هەمووی تایبەت بۆ گەلانی ئێرانی لەسەر دەمی خەلیفەی یەکەمی دوو خەلیفەی دووەمی مسلمانان کاتێ فتوحاتی ئیسلامی گەیشتم ئەو منتیقانە بەشێکی زۆری ئەو بۆنانەی کەوا بە مەبەستە ئابووری بوون ڕەت کرانەوە بەڵام دواتر بە مەبەستە لایەنە مرۆڤایەتیەکە زندوو کرانەوە لەلایەن هەندێک لە خەلیفەکانی دیکەدا کاتێ خەلیفەیەکی عومەری کوڕی عەبدولعەزیز خەڵکانێکی زۆر دێنە لای و شکات دەکەن باس لەوە دەکەن کەوا دەستکەوتێکی زۆری مادی لەو خەڵکانە وەردەگیرێ بە ناوی هەندێک لەو بۆنان دەرێ إن الله أرسل محمدا هاديا ولم يرسل جابرا پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه و سلم نارد بۆ خۆشگوزاردنی و دادپەروەری یەکسانی کۆمەڵاتی و ئاشتەوایی و هەموو لایەنەکانی دیکە نەیناردووە جابی واتە کۆکەرەوەی پارە بۆچی بەناوی بۆنە ئاین باشە ئێماگەر ئەمە وردکەینەوە تۆوەکو شارەزایەکی بواری مێژوو ئەمە ڕایەڵی ئەمە پەیوەندی بە شارستانیەتەوە چییە بۆ لەناو حەزارەت تا کاتێ بازە حەزارەت و توراسەکرێ بۆ ڕووبەرێکی فراوان بۆ ئەم بۆنانە دەستنیشان کراوە ئێستا چەندین توێژینەوە هەیە تەنانە ئەم توێژینەوانە بەشێکی فراوانی بۆ یاد و بۆنەکان دیاری کراوە ئێمە کاتێک پێناسەی شارستانێتمان کرد وتمان بریتێ لە هەموو چالاکی و بزاوت و هەڵسوکەوت و جمو زۆڵوانەی مادی و معنەویەکانی کە لە قۆناغەکانی ڕابردوونەوە یەک بۆنەوەیکی دیکەی جاهێشتووە بێگومان ئەنجامدانی ئەو بۆنانە و ئاهەنگانە بە هەموو گشتگیریەکەی هەموو بۆنە و ئاهەنگەکانە دەبینین ئەو بۆنانە کاتی دیاری کراویان هەبووە ئادەمیزاد تێیدا چالاکییان ئەنجام داوە هەڵسوکەوتیان جیاواز بۆ لە بۆنەکاندا زیاتر وەکو دەتوانین بڵێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەو ڕۆژانەدا بەهێز بوون هەندێک کردار ئەنجام دراون یاخود هەندوو ئەکرێ ئێمە بۆ ڕابردوش گەڕێنەوەکو کاک دوکتۆر ئاماژەی بکرد ڕاستەوە خۆ جەژن سەرۆکاری لەگەڵ سەعادەتی مرۆڤ بووە لەناو مێژووە لە ڕابردووە یعنی ڕاستەوە خۆ جەژن پەیوەندی بە نەمریەوە هەیە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد ئینسان حەزەکە لە ژیانی خۆیانەوە لە ژیانکردنی خۆیان کۆمەڵێک ڕۆژ و کاتێوێ بە نەمری بمێنێتەوە وەکو جەژن وێناکە بێگومان ئەوانە پەیوەندیان بە هەموو لایەنەکان دیکەوە پەیوەندیان بەلانی ڕۆحیشەوە بە ئینسان ئەو ڕۆژانە وەکو ڕۆژێکی دیاریکراو کە تێیدا لەوەیە گۆڕانکاری لە سەرتاپای هەڵسوکەوت و چالاکی و پەیوەندیەکانی ڕووبدات معناوە بۆ نمونە تۆ ئەو دروستکردنەوەی پەیوەندی سەر لە نوێ دروستکردنەوەی پەیوەندی لەگەڵ دەوروبەرەکەتەوە خۆی لە خۆیدا ئەمە معناوەیە گۆڕانکاریە لە چالاکی هەڵسوکەوتەکانی تۆ پەیوەندی پەیوەستە بەلایەنێکی ڕوحیەوە بەڕاستی حتا تەنانەت بۆچی سەرکردەکان جاران بۆ نمونە زۆرترین سەرکردەکان هەوڵی ئەویانداوە چەند شارێک دروست بکەن ئەسکەندەری مەقدۆنی شاری ئەسکەندەریە دروست کرد بۆ شاری مەدائین لەلایەن فەرمانڕەوانی کسرا سەسەنەکەن ئەبو جەعفەری مەنسوور شاری بەغداد دروست کرد معتەسم سامرا دروست کرد سەرباری ئەوەی کە بۆتە مەڵبەندی کارگێڕی حکومڕانیدا بەشێکی پەیوەندی بەمانەوە و نەمری و شکۆداری ئەو کەسایەتیانە بووە لایەنە بۆ ئاینەکانیش ئەوە بووە کە بۆ مانەوە بووە ئەم بۆنانە بەبەردەوام یادەکرێنەوە بۆ ئەوەینەوە لە دوایینەوە شارەزایی کەلتوری ئەو نەتەوانە بن کەوا هەڵسوکەوت و چالاکی و جموجۆڵی ئەو نەتەوانە چی بووە لە ڕابردوودا لەو بۆنە و ئاهەنگانەدا بەڵێ دکتۆر لە پێناسەیە کە پێناسێکی ئینسانی بۆ جەژنەکاڵە بریتێ لە کۆبوونەوەی هەژارە لاوازەکان و دەوڵەمەنە بەهێزەکان کە ئەمەش دادی کۆمەڵایەتی دەستەبەرەکە یعنی لە جەژنا کە هەژار و دەوڵەمەند پێکەوە کۆبنەوە ئەکرێ بڵێن دادی کۆمەڵایەتی لەکوێی ئەم کۆبوونەوەدایە یعنی چۆن ئەم پێناسەیەوە ئەم تەفسیرە زیاتر ڕوون بکەینەوە بۆ بینەران ئەمە بێ دووشت بەرجەستە بکەین یەکەم پێکهاتەی جەژن دووهەم تەوزیفی جەژن وەکو پێکهاتە جەژن ئەبێ بە بەشێ لە کەلتور پاڵپشت بە ڕۆشنبیری ئاینی و بە قودسیەتی ئاینی هێزی معنەوی ئاینی هێزی معنەوی ئاینی پاساوی خۆی لە ئاینەوە وەرەگرێت چونکە ئاین ئەبێ بە یەکێ لە گەورەترین یا بەهێزترین سەرچاوەکانی معریفە و ڕوئیا بۆ خەڵک یەکەم لە ڕووی پێکاتەوە جەژن بەو شێوەیە کە باسەکرێ کە بەشێکە لە شەعایر و بەشێکە لە توراس بەشێکە لە کەلەپور و لە کەلتوری کۆمەڵایەتی وەکو چۆن جلوبەرگ بەشێکە لە کەلتوری کۆمەڵایەتی و خەڵک زمان بەشێکە لە کەلتور عورف و عادەت لێکێ لە عورفە زیندوەکان کە لە ناو میلەتانە گرنگی پێدرێ مەسەلەی جەژنەکان بەڵام ئەم جەژنە چۆن تەوزیفەکرێ هەر کەس بە ڕوانگەیەک تەماشای و جەژن و مناسبەیەکە هەژارێک لە ڕوانگەی خۆیەوە ئەم جەژنە بینێت بە مناسبەیە کە نزیکە بێتەوە لە دەسەڵاتدار لە کەنسانی بێت بە ئیمکانات کابرای دەسەڵاتدار و خاوەن ئیمکاناتیش دەوڵەمەندیش لەم جەژنەیە ئەندازەیەک دا ئەبەزێتە خوارەوە بەناو خەڵک
یعنی هەم لە بیرکردنەوە و لە خۆ دوورخستنەوەی خۆیان نازەیەکێتە خوارەوە هەم تێکەڵی خەڵکە بێ باشتر بۆیە لە ساتێ لە ساتەکانە دادگەری کۆمەڵایەتی بەرجەستە ئەبێ چونکە ئینسانەکان ئەزانن ناتوان ڕێبەشەیەکی مطلق دادگەری کۆمەڵایەتی بە درێژایی زەمین و زەمان بە پانتایی کۆمەلگاکان بەرجەستە ببێ ئەڵێ هیچ نەبێ با لە چەند ڕۆژێکە ئەم دادگەری کۆمەڵایەتی بەرجەستە ببێ حتا نوێژکە ئەمریکین لە 5 کاتە لە 5 کاتی دیاریکراوی شەو ڕۆژە دەوڵەمەند وەژارەکە لە پاڵێک ئاوەستن ڕۆکەن یەک قیبلە ڕووەکەن لە یەک سەفا ئاوەستن ئەمە جۆرێکە لە دادگەری کۆمەڵایەتی لا ئەقل حاڵەتێکی حیسی وجدانی بۆ هەردوو طرف دروسە بێ کە پێکەوە بن پێکەوە شان بنن بە باسی زەمانەوە کرد کاتێکریا بۆنە جەژن ئایا ئەمە شۆڕە بێتەوە بۆ یعنی ئەو قۆناغە زەمەنی و فترە تێپەڕێنێ بۆ کاتەکانی تر بەڵێ چونکە سەیریکە ئینسان جامە ئەمەوێ ببوور ئەمەوێ زیاتر وەکو مەدلول و پێگە و کاریگەری جەژن یعنی جەژن چۆن تەوزیفیکەین چۆن تەوزیفەکرێ ئەمە بۆ کاتەکانی تەوزیفە بێت چونکە ئینسان چەنێ پابند بێ بە دینەکەی پابند بێ بە کۆمەلگاکەی پابند بێ بە خەڵکەکەی ئەو کاتی جەژنە پەرە ئەسێنێ لە وجودی ئەوە چونکە ئەم ئینسانە تەفاعولەکە لەگەڵ سەردەم لەگەڵ کات یعنی بۆیە مەسەلەن ئەگەر مەولانا کاتێک گوتبێتی ئەی ئینسان تۆ هەر فکری لە شوێنە تراڵێ ئینسان ئیبن الوەقتە ئینسان زادەی کاتە یعنی ئەگەر کات لە وجودی ئینسانی داماڵی من بۆ نمونە خۆم و خۆت بێنین تحلیلێکی ژیانی خۆمان بکەین من و تۆ چین بێژگە لە کات من و تۆ چین ئەگەر تۆ بڵێ باسی خۆت بکە فەرمو باسی خۆت بکە ئەڵێ ساڵی ئەوە لەدایک بووم لە ساڵی ئەونا خوێندنم دەست پێ کرد لە ساڵی ئەوەیە خوێندنم تەواو کرد لە ساڵی ئەوەندەیە فلان ئیشم گرتە ئەگەر کات دەرکەی لە ژیان و لە هویەتی ئینسان شتێک لەو ئینسانە نامێنێتەوە بۆ یەکێ لە گرنگترین وەکو لە سەرەتا ئاماژەم پێدا یەکێ گرنگترین لە فەلسفەی جەژن و مناسەباتی جیاواز وابەستەیە بە قوڵکردنەوەی ئینتیمای ئینسان بۆ خۆی ئینتیمای ئینسان بۆ خاک ئینتیمای ئینسان بۆ خەڵک و بۆ کۆمەلگا ئینتیمای ئینسان بۆ ئاین و بۆ بیر و باوەڕەکەی خۆی تۆ لە هەموو مناسەباتێکە ئامانە لە بەرچاوت بەرجەستە ئەبێ بەڵام ئەمجا لە هەموو کاتێکا تۆ بە دوای سەعادەت و بەختەوەری ئاگەڕی بەختەوەریەکانی تۆ چ کاتێکن ئەو کاتن کە دەوروبەرەکەت هەست بە ئاسوودەیی بکەن لە ئاسوودەیی ئەوانەوە تۆ ئاسوودەی خۆ دەبینیت دکتۆر سەلام بۆنانەی شارێ پێکرد دەگەر ڕێگەڵ بدەی ئەوەی کە پەیوەندی بە بابڵین مسلمانانەوە هەیە بە شێوەیەکی سکە ئێمە قسەی لەسەرەکەین بێگومان پەیوەندی ڕاستەخۆی بەلایەن ڕۆحیەکەوە چونکە لە هەموو ئەو بۆنانەی کەوا لە کەلتوری مسلمانان جاران یاد کراونەتەوە دائیمەن شعارات و طقوسە دینیەکان کراون لە ڕەمەزانە لە جەژنی ڕەمەزان لە جەژنی قوربان لە جەژنی غەدیر وەکو باسم کرد لە ئەلغار وەکو باسم کرد لە هەموو جێژنەکانی دیکەدا جەژنی ئەمانە دائیمەن چ کراون هەر یەک لەو جێژنانە کۆمەڵێک طقوساتی خۆی هەیە گەسەری جێژنی ڕەمەزان بکەین لەوەیە طقوسی خۆی هەبێ جەژنی قوربان طقوسی خۆی هەیە تایبەت بە خۆی هەیە شعائری دینی خۆی هەیە لە بۆنەکانی دیکەش هەر یەک لەوانە هەم پەیوەندی بەلایەنە ڕوحیەکەوە هەیە هەم پەیوەندی بەلایەنە ئاینیەکەوە هەیە هەم پەیوەندی بەلایەنە کۆمەڵایەتیەکەوە گەر لەو ڕوانگەی وەڵامەکەی دکتۆر سەباحەوە بێ ئایا ئەکرێ بڵێن چۆن جەژن بۆتە وێزگەیەک بۆ یەکلاکی بۆ کۆتایی هێنان هەندێک جار بە ململانیەکان و کارە ساتەکان و ڕووداوە کاریگەرەکانی ناومێژوو ئەمە نمونەی لەو جۆرەمانەیە ئەگە بڕیار بێت جەژن کۆبوون کۆکردنەوەی هەژارە لاوازەکان و دەوڵەمەنە بەهێزەکان بێت ئەگەر بڕیار بێت دەسەڵاتداران و خەڵکی ڕعەت پێکەوە کۆبکاتەوە لە شوێنەکە ئایا ئەمە وەکو تەجاوزکردنی زەمن تەجاوزی کردەوە بۆ کاتی تر و دەرهاویشتەی هەیەوە کۆتایی هێناوە بە ململانیەکان لە ناو مێژوودا ئەمە دوولایەنەی هەیەکو بۆنەکان ئەوەی دووشت جیاوازە ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین کەوا بۆنە چییە و چۆنە بێ و چۆن پەیوەندی کۆمەڵاتەکان نوێ ئەکرێەوە ڕوونکەیتەوە ئایا هەموو بۆنەیەک جەژنە من پێم وایە هەموو بۆنەکان لەوەیە جەژن بن بەڵام بە شێوازی خۆیان لەوەیە بۆنەی وەکو باسمان کرد بۆنەی جەژنی قوربان تایبەتمەندی خۆی هەبی بەڵام بۆنێ جەژنی ڕەمەزانیش بۆنەیەکە بەڵام تایبەتمەندێکی خۆی هەیە بۆنەی کە جارانیش لە کەلتوری مسلماناندا هەبووە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم تایبەتمەندی خۆی هەیە بۆنەیەکە بەڵام جیاوازە لە بۆنەی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان هەموو ئەو بۆنانە هەموو بۆنن بەڵام هەر یەک تایبەتمەندی و تایبەتی خۆی هەیە و کۆمەڵێک شعاراتی تایبەت بەخۆی تێدا جێبەجێ دەکرێت لە ڕووە پەیوەندی کۆمەڵایەتیەکەوە شەوە ئەمە لە ڕووی ئاینەکەشەوە بەڵام ئەوەی کەوە ئایا ئەو بۆنانە
لە کەلتوری مسلماناندا بۆتە مایەی ئاشتەوایی و لێک نزیک بوونەوە و کۆتایی هێنان بە چێشمە چێشم بابڵێن کەلتوری مرۆڤایەتی بەڵێ کەلتوری مرۆڤ ئەمە دوولایەنەیە لایەنێکیان بەڵێ لە هەندێک سەردەمەکاندا بوون بە نمونە لە سەردەمی خەلیفەیەکی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە لە 99 بۆ 101 حکومڕانیەکات ابن خەلدون کە پێڵێ خامس خولەفاء الراشدون پێنجەم خەلیفەکانی ڕاشدی بەڵێ ئەو هات هەموو ئەو بۆنانەی کە پێی وابوون بە مەبەستی کۆکردنەوەی سەروەت و سامانەکان و لایەنی ئابووری سەپێنراون بەسەر گەلوونەتەوەکاندا قەدەغەی کردن بە پێچەوانەوە ڕێگای پێدان ئەو بۆنە و ئاهەنگانە ئەنجام بدرێن هەر نەتەوەیەک گەلانی ئێرانی بە شێوەیەکی گشتی نەورۆز یەکێکە لەو بۆنانەی کە لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیزە یا دەکرێتەوە بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا لە نێوان زۆربەی سەرچاوەکانشە ئاماژەی پێکرێ مەهرەجانانە کە یەکێکی دیکەیە لە بۆنەکان دکتۆر سەباح شارەزایی باش هەبێ لەوەیە مەهرەجان ئەوەی کە دەستپێکی زستانە و نەورۆزیش کە کۆتایی هاتنی زستانە و دەستپێکردنی بەهارە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو بۆنانە بەڵێ تێیدا بۆ نمونە مەسیحیەکان قبتیەکان مصر ئەو کاتە بەشێکی زۆری کە قبتیەکانی مەسیحی بوون بەشێکی زۆر لەو یادەوەرانەی خۆیان کە تایبەت بوون بە مەسیحی یاد کراونەتەوە ئەوانەی کەشان بە هەمان شێوە مەسیحی بوون لە ئێرانە ئەو گەلوونەتەوە جیاوازانەی کە هێشتا لەسەر بیر و باوەڕی ئاینی خۆیاندا بوون ماوەتەوە چونکە بۆ بە بەڵگەی ئەوەی ئەڵێ بە ئەوەی کردداری فتوحاتی ئیسلامی ئەنجام درابێت زۆرترین خەڵک بەڵام ئەمانە سەعادەت و خۆشبەختی هێنا بە دوای خۆیان ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێینەوە لاتان جارێکی تر سڵاو یعنی ئایا ئەمانە خۆشببختی و ئەمانە سەعادەتی هێناوە بە دوای خۆیان وکو وتم تەجاوزی ئەو وەقتەی دکتۆر سەباح کە باسی کروتی پەیوەندی بە وەقتەوە هەیە ژیانی ئینسانیا ئەم کاتی بۆ نەجەژن ئایا تەجاوزی وەقتەکەی کردووە بەڵێ بۆ نمونە لەمە باس بە هەندێک سەردەمەکاندا زۆر بەباشی بووە ڕەهندێکی کۆمەڵایەتی مایەی ئاشتەوایی و لێک یاواتە هێورکردنەوەی ململانیەکان و گەلوونەتەوەکان بە شێوەیەکی زۆر باش بە بەڵگەی ئەوەی حتا لە بەغدایە لە هەندێک سەردەمەکاندا باس لەوە دەکە ئێمە مەسیحیەکان یەوم القیامەیانێ عید الکەبیر یانی هەندێک جەژنی دیکەیانێ ئەم جێژنانەیە ئەو میادە یاد کراونەتەوە تەنانەت مسلمانەکان بەشدار بوون تێدا بە پێچەوانەشەوە مەسیحیەکان لە هەندێک بۆنەکانی دیکەی کە لە قۆناغەکاندا بوون بەشدار بوون شان بەشانی مسلمانەکاندا لەو قۆناغان کەواتە بوونەتە مای ئاشتەوایی ئەگەر ئاشتەوایی نەبووایە ئەگە نەبایە مای بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکاندا نە مەسیحیەکان بەشداری بۆنەوە ئاهەنگەکانی مسلمانەکانیان دەکرد و بە پێچەوانەشەوە نە مسلمانەکانیش بن بەڵام وەکو باسم کرد بەڵێ لە هەندێک قۆناغەکانی دیکە مێژوودا لەوەی هەندێک لەو بۆنانەدا ببنە مایەی نەهامەتی بەسەر هەندێک لە نەتەوەکاندا بە نمونە باجی نەورۆزانانە و مهرەجانانە لە سەردەمی والی حەجاجی کوڕی یوسفی سەقەفی لە زۆربەی ناوچەکانی ئەرضە سەوادی کە پێدەن سەردەم وەرگیراوە لە گەل و نەتەوەکانی ناوچەکانی فارسدا وەرگیراوە لە قبتیەکانی مسر لە هەندێک بۆنەکاندا وەرگیراوە ئەمە زۆر بەڕوونی و ئاشکرایی لە هەندێک مێژوەکاندا ئەمە بە بیانووی ئەوەی کەوا بە تەبریری ئەوەی کەوا دەوڵەت پێویستی بە سەرچاوی داهاتی دارایی بووە بەڵام فترێکی زۆر تێپەڕ ناکاتێن کردداری فتوحاتی ئیسلامی شەوەستێ و لە سەردەمی خەلیفەی عومەری کوڕی عەبدولعەزیزە تەنانەت ئەو هەموو شۆرش و ڕاپەڕینەی کەوا چ ململانیەکانی نێوان عەرەبەکان خۆیان سوننە و شیعە گەر ناوی لێ بنێن یاخود بنەماڵەی بەنی هاشم و بەنی ئومەیە چ کورد چ گەلانی فارس چ قبتیەکان چ بەربەرەکان ئەوانەی کە چەندین شۆرش و ڕاپەڕینیان ئەنجامدا بوو خەوارج بەس خەوارجەکان دەمێنن ئەویش یەک شۆرشی خەوارجی چەند ڕۆژێک دەخایەنێ و ئەویش هەر خۆی دوای دەستبەرداری شۆرشەکەی دەبی بۆچی چونکە خەلیفەیەک توانی یەکێک لەو ڕەهەندانەی کە کاری لەسەر کرد لایەنەکانی بۆنەوە ئاهەنگەکان بوو توانی لە ڕێگای ئەوە ئاشتەوایەکی کۆمەڵایەتی و یەکسانی و دادپەری وا بەدیبێنێ لە کۆمەلگای جیهانی ئیسلامیەوە تەنانەت یەک کەس یەک فەردێک تاکێک نییە و حتا ڕۆژهەڵات ناسەکانیش ناتوانن بەڵگەیەکی ڕاستەقینە و ڕاوەت بدەنێکەوە لەسەر سیستەمی فەرمانڕەوایی حکومڕانی لە سەردەمی ئەم خەلیفەیە و لە جیهانی ئیسلامی لەسەر ململانیەکی نێوان گەلوونەتەوە جیاوازیەکاندا لە ڕووی ئاینی یا لە ڕووی نەتەوەییەوە بۆچی چکە وەکو باسکەون یەکێ لەو پایانە یەکێ لە ڕەهەندانێک ئەو کاری لەسەر کرد بۆنەوە ئاهەنگەکان و بۆنەوە ئاهەنگەکانی
کرد کە بەمایی خۆشگوزەرانی و پەیوەندی و لێک نزیکردنەوەی گەلوونەتەوەکەم. بەڵێ نمونەیەکی جوانی باس کرد دکتۆر لە ئیسلامە ئاینی پیرۆزی ئیسلام لە پرەنسیپی بنچینەی خۆیان جەخت لەسەر دوو جەژنەکاتەوە کە بریتە لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. ئەم جەژنە لە ناو مسلمانانە ئەی تا چەند ئەم جەژنانە بوونەتە مای سەعادەت و خۆشببختی بۆ گەلانی دەرەوەی مسلمان و بۆ جەختکردنەوە لە پێکەوە ژیان لە ناو مێژووداگە نمونەشمان هەبێ لەو جۆرە. لە جیهانی ئیسلامیدا ئەو هەموو بیر و بۆچوون و ئاینە جیاوازە هەبووە بەواجبێکی شەرعی زانراوە کە مامەڵەیەکی جوانترینیان لەگەڵا بکرێ. یعنی فەرمودەی سەحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەس عەزیەتی زیمیەک بکە ئازاری بدا خوای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەبێ بە خەسمی یعنی سکاڵای لەسەرەکە. یعنی طرفی پێغەمبەر صلی الله علیه وسلم دژی ئەو کەسەیە کە بێزاری دروستەکە بۆ مەسیحیەک بۆ یەهودیەک بۆ مەجووسیەک ئەوانەی کە پیانەوترێ ئەهلی ذیممە. لەم ڕوانگەیەوەمە لە تاریخی ئیسلامیان نمونەیەکی جوانی پێکەوە ژیانمان هەیە بۆ هەموو ئاینەکان تەنانەت ئەوانەشی کە بتپەرست بوون لە هیندستانەوە هاتوون وتوانە ئێمە مەجووسین هاتوون لە جیانی ئیسلامە خوێندویانە و هەموو ڕێگایەکیشیان بۆ کراوەتەوە. مەسیحیەکان یعنی لە ئەندەلوس بێ لە خاڵەکانی تری بەریەککەوتن بێ هاتوون لە لای مسلمانەکان دەرسیان خوێندووە و کەسیش متعڕیز نەبووە پێیان کەسیش تەکلیفی لێ نەکردوون مسلمان ببن زەختیان لێ نەکردوون ڕەنگە داوا و بانگەواز کرابن بەڵام ڕۆژێ لە ڕۆژانی کێک بە تۆبزی بە زۆر بە فشار مسلمان نەکراوە. بەشێک لەو کارەی کە مسلمانێک کا لە کاتی جەژنە ئەوەیە دەستگرۆیی هەژارانە. یعنی تەماشاکە ئەو کەسەی نەک تەنها دەوڵەمەند بێ ئەو کەسەی لە پێداویستی خۆی زیاتری هەبێ لە جەژنی ڕەمەزانە ئەبێ سەرفیترە بدا واجبە سەرفیتری خۆی و دەوروبەرەکەی بدا بەو کەسانی کە محتاج و هەژارن و شەرعەن مکەلەف نیت بەوەی بپرسی فڵانە کەس دینی هەیە یان نیەتی ئەو کەسی کە من سەرفیترەکەی یعنی ئەمە جگە لەوەی کە جیاوازی چینایەتی جیاوازی لە مەسائلی حتا زەکات کە هینی ئینتیمای ئاینیتیان نیە کە بۆ بە عورف لە ڕەمەزانانە خەڵکی دەسەڵاتدار و دەوڵەمەند زەکاتی خۆیان دەرئەکەن لە ڕووی شەرعیوە واجب نییە لە سەریان لە دینی کەسەکە بپرسن کە بڵێن تۆ چ دینێکت هەیە هەر ئەم مەرجانی تیابێ یا هەژار بێ یا محتاج بێ یا قەرزار بێ یا ڕێبوار بێ یا کەسێ بێ خەریکی خەبات و تێکۆشان بێ لە ڕێی خوای ئەوانە کە زاتەن مسلمانن ئەهلی عیلم بێ بە دوای خوێندن ناپچی ئەمانە هەموو ئەو تەبەقانن کە ئەبێ زەکاتیان پێ بدرێ کەواتە لە مناسبەی ڕەمەزانیشە کەشە نیە جەژنەکە بێ کە وەختی جێبەجێکردنی عیبادەتێکە مناسبەیە بەڵام لە سەروبەندی جەژنایە بۆنەیەکە بۆ ئەوەی ئینسان خێر و خێرات بکە و بەخشین ئەنجام بدا لە جەژنی قوربانە قوربانیە کرێ و دابەشەکرێ بەسەر محتاجانە بەسەر ئەوانەی کە پێداویستیان هەیە بێجیاوازی بەبێ جیاوازی ئەمە ئەمجایین بێنە سەر بوعدێکی تر بۆنەکان بەڵێ بەشێکیان جەژنن و بەشێکیان مناسباتی ڕەنگە خەفەت ئاوەر بن تراجیدی بن یعنی نمونە لە لای ئێمە مناسبەی عاشورامان هەیە شەهید بوونی ئیمام حوسێن کە ئەمە مناسبەیەکی تەعزیێباریە لە ناو بەشێ لە مسلمانانە لە جیهانی ئیسلامە تەعزیە بۆکەن لەگەڵ هەندێک ملاحەزە لەسەر هەندێک ممارەسە بەڵام خواردنی تیا بەخشرێتەوە دەستگرۆی هەژارانی تیاکرێ خوای پەروەردگار لە سووری لە قورئانە فەرمێ وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ئەمە تەأکید دەکاتەوە لەسەر دەستگرۆیی هەژاران لە مناسباتی جەژنا بە تایبەتی لە غەیری مناسباتی تر ئێمە مناسبەی ئیسرا و میعراجمان هەیە کە باسی گەورەیی و مەکانەت و پلەپایی پێغەمبەری خوای تیاکرێ مناسبەی 15 شەعبانمان هەیە مناسبەیەکە بۆ خێر و خێرات مناسبەیەکە بۆ چاکەکاری هەموو مناسباتی کە لە ئیسلامە هەیە زۆرینەی زۆری زانا مسلمانەکان تەأکیدی لەسەرەکەنەوە بە تایبەتی مەسەلەن مانگی مەولود کە لە سەردەمی سوڵتان مزەفەرەددینەوە لە هەولێرەوە دەستی پێ کردووە و تا ئێسەش بەردەوامە لە هەموو جیهانی ئیسلامیە کاری بێ ئەکرێ و زیندوو ئەکرێتەوە و ئاهەنگی تیاگەڕێ مناسبەیە کە بۆ نەهێشتنی جیاوازی چینایەتی بۆ بەخشینەوەی خێر بڵێن بەشێک لەو سەماحەت و ڕەحمەتەی کە
خۆی گەورە باسی من لە قورآنا فەرمێوەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین کە ئیسلام و پەیامبەری ئیسلام ڕەحمەتە بۆ جیهانیان بەبێ جیاوازی ئەکرێ بڵین بۆنە و مناسبە پێگەیەکیە لەناوە طبعا یعنی ئێمە چۆن نیشانی بدەین چۆن نیشانی بدەین ئەم دینە ڕەحمەتە لە مناسبەی جەژن مناسبە کەرەستەی پیشاندانە طبعا یعنی ئێستا من میسالێکی زۆر بەسیتەوە دوو برا بە یەکەوە ماوەیەکی دوور و درێژ قسە ناکەن ڕەنگە زۆر مانع و حاجزی نفسی لە بینە هەبێ بۆی ئاژ ببنەوە بەڵام کە جەژن یەتە بێشەوە حاجزە نامێنێت بنەوە جەژن یعنی کابرا بەلایەوە عیب نییە لەوە پێش پێی ناخۆشە لە ماوەی لەوە پێش ڕەنگاگە تەکلیفیشی لێ بکەی بڵێ لەگەڵ براکەتە ئاژبەرەوە نایکە بەڵام کە یێتە سەر مەسلەی جەژن ئەو حاجزە نفسیە نامێنێ و بە سینەیەکی فراوانەوە هەیمەنەیەکی ڕۆحی هەیە ئەمجا لە مناسباتی سیاسیش یعنی دەسەڵاتداری سیاسی ئەتوانێ مناسباتی جەژن بەکار بێنێ بۆ ئاشتەوایی سیاسی هەنێ ئێمە طموحی ئەوەمان هەیە لە کوردستانە بە تایبەتی لەم جەژنە ئاشتەوایەکی سیاسی دروست بێت. بەڵێ دکتۆر ئەگەر ئێمە جەناب وەکو شارەزای بواری مێژوژ و هەندێک نمونەت باس کرد لە مێژووی ڕابردووە بەڵام ئێمە ئەگەر ئەمە بێ نزیکی بکەینەوە بۆ ناو مێژووی کورد جەژن چ کاریگەریەکیە بۆ لە ناو مێژووی سیاسی کووردا بۆ کۆتایی هێنان بە ململانەکان خۆتان ئەزانن مێژووی سیاسی کورد ڕوبەرێکی بەرفراوانی بریتیەوە لە ململانەیە بەریەکەوتن یەک قبول نەکردن یەک ڕەتکردنەوە ئایا تا چەند جەژن بۆ بە وێزگەیە ئەگەر ئێمە بڕۆین بگەڕێنەوە بۆ مێژووی ڕابردوو کاریگەریەکی هەبوو یا بۆنە کە ئاڵێن جەژن هەڵبەتە بە هەموو بۆنەکانەوە ئەوش کە دکتۆر سەباح ئاماژەی پێکرد هەندێک بۆنە شێت تراژیدیە ئایا تا چەند ئەم بۆنانە کاریگەری لە یەک نزیکردنەوە کۆتایهێنان بە نەهامەتی و ململانەکانی ناوخۆی مێژووی سیاسی کوردە بووە. من زۆر زار باس لەوە دەکەم مەسەلەن بۆچوونی شارەزایان و بیرمەندان و مێژونووسان لەسەر نەورۆز ئەگەر وەری بگرین جیاوازە بەشێکی تایبەتمەنی دەکە بە کورد بەشێکی دیکە تایبەت ناکە بە کورد و بەشێکی دیکە بەڵام من دەڵێم ئەگەر تایبەت بی بە گەلانی ئێرانیان ئێمەش گەلێک بین لەوان ئەگە تایبەت نەبی بە ئێمەش بەڵام یەکێکە لەو بۆنانەی کە توانیویەتی سەرجەم پێکاتەوەی نەتەوەی کورد بە جیاوازی ئاین و ئایدۆلۆجیا و بیر و بۆچوون کۆیان بکاتەوە لە ڕۆژێکدا بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژ بەڵام لێران نەچینین بەڵام مشکلەوەش دروست بوو بۆ نونە چەند ساڵێ بەر لە ئێستا لە کەرکک دوو هێزی سیاسی لەسەر ئاگرکردنەوەکە ڕێک ناکەن من ئەمەش بوو بە ڕاستە لەوەیە ئەمە دیاردە نییە ئەمە ئەوە نییە مەسەرم ببێ بە دیاردەیەک کۆمەلگای هەموو گرت بێتەوە و ملمانەیەکی لەسەر بۆنەکەدا بووبی لەوەی حالەتێک ڕوویدا بێت کە تۆ ئەو کاتە قسەی لەسەر دەکەی درێمە بوو بە دیاردە ئەگەر زیاتر لە جارێک و دوجار و سێزار و بڵاو بوو تەشەنەیەکی لە نێو کۆمەلگا و بەشێکی زۆری خەڵکەکانی گرتەوە من ناڵێم بۆ لایەنی سیاسی ئێمە توانیمانە سوودمان لە بوونەوە ئاهەنگەکانەوە ببینین وەکو زۆر لەو گەلم نتوانێت کە سوودیان لێوەرجێبوونە بۆ ئاشتەوایی سیاسی ڕاستە من بینیومە مەسەلەن بۆ هەمومان دەشی بینین سەردانی یەکتریەکەینەوە لە بۆنەکاندا و لێک نزیکە بینەوە لە بۆنەکاندا و دەکرێت زۆر بە باشی سوودی لێوەر بگیرێت چکە بۆنەکان لە کاتی بۆنە و ئاهەنگەکاندا سەردان و هاموشۆکردن و هاتوچۆکردنەکاندا هیچ بەرژەوەندیەکی ئابووری تێدا نیە هیچ بەرژەوەندیەکی دیکەی کەسایەتی تێدا نیە جگە لە ئاشتەوایە کۆمەڵایەتیەکە نەبێت لە ڕووی ئاینیەکەەوە ئەگە سەیری بکەین لە ڕووی کۆمەڵایەتیەکەشەوە مەسەلەن بۆنەی جێژنی قوربان و جێژنی ڕەمەزان و هەموو بۆنەکانی دیکەدا ئەگەر بێت و ئێمە وەکو لایەنە سیاسیەکان لێکمان نزیک بکاتەوە فعلەن سەردانی یەکتریەکەین لەو بۆنانەدا خۆمان دەبینین تەنانەت ئەگەر بەنامە گۆڕینەوەش بی لەلایەن سەرکردایەتی سیاسی نێوان حسابەکانی ئێمەدا ئەم کردارە ڕوئەدا یعنی هەستەکەی ململانەکانی هێوەرکردبینەوە جەژن لە ڕابردووە ئەگەر بێت و نەبتەمای چارەسەرکردنیش بەڵام بە ئەندازەیەک لە ئەندازەکاندا ئەگەر چارەسەریش نەکردبی بۆ تەمای هێشتنەوەی پەیوەندیەکان لە نێوانیاندا کەواتە ئەمە لە نێوان دوو کەوانە ئەگە بڵین جەژن لە نێوان دوو کەوانە ئێمە ئەکرێ لە ناو مێژووە بە ڕۆژێکی یەکلاکەرەوە یا ڕۆژێکی گرنگ و کاریگەر لە ناو مێژووی خۆمانە سەیری بکەین و بایەخی پێ بدەین و ئیش بۆ ئەوە بکەین کە جەژن زیاتر پیرۆز بکرێ بۆ ئەوەی چیتر ململانەکان پاشە کشە پێ بکرێ و کۆتایی پێ بێنرێ بێگومان هەر بۆنەیەک کاتێک کە دەڵێ جەژنێک بە تایبەتی ئەوانەی کە ئەگەر بێت و بۆنەی دڵخۆشکەر بن یا بۆنەیەکی خۆش بەدیهێنانی خۆشگوزەرانی و بەدیهێنانی خۆشگوزاری دەرونی و وەروەها لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و لێک نزیکبوونەوە دابێ هەرچەند گرنگی پێ بدرێ بۆ ئێمەمانان لەوەی سوودێکی زۆر گەورەی هەبی و بێتە مای ئەوەی کەوا سەرجەم و کێشە جوورگرفتانەیەکە لە نێوە کۆمەلگایەتی هەیە سەرنجام کۆتاییان پێ بهێنرێ بێتە مای لێک نزیکردنەوە و بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان و هاوکاری و بۆنەکان یەکێ لە لایەنانەی کە هەیەیان بووە بەهێزکردنی گیانی هاوکاری و یارمەتیدانی یەکترە یعنی تا ئەو ئەگەر بێت و ئەو لایەنانە زیندوو بکرێتنەوە لەلایەن تاچی کوردیدا
بۆ شێوازەی کە کاری لەسەر بکەی وەکو هەوڵدان بۆ کاری چاکە و دوورکردنەوە لە کردارە خراپەکاندا و هاوکاری و جانی هەمانجی لە نێوان ئێمەدابی وابزانم لە قازانج و سوود زیاتر هیچ شتێکی دیکە بۆ ئێمە نامێنێتەوە بێگومان سەرنجام هەر گشت یاخۆ بە شێوەیەکی گشتی هەمومان لێ تێدا لێوەیدا سوودمەند دەبین. بڵێ دکتۆر سەبا ئێمە ئەبینین لە هەرێمی کوردستان ئێستا بە قۆناغێکی دژوار و ناکۆکی و نەبوونی یەکدەنگی و کۆدەنگی نیشتیمانی نێوان هێزە سیاسیەکان تێپەڕێ تا چەند ئەکرێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو زوورێکی تاریخی بیبەستینەوە بە ئێستاوە ئەکرێ ئەم بۆنە مناسەباتانە بۆ نمونە جەژنی ڕەمەزانە هەر مناسبەیەکی ترە یعنی ئەمانە بکرێ بە وێزگەیەکی تاریخی وەساتە وەختێکی مێژووی گرنگ بۆ ئاشبوونەوە و تەبایی و کۆتاییەنان بە ناهەمەتیەکان لە ڕاستیدا دەکرێ و کراوی شەو ئەبێ بشکرێ یعنی ئەوە قسەیتیانە بەس یەک مەرجی هەیە ئەوەیە کە ئیرادەیەکی سیاسی بەهێز هەبێ بۆ ئاشتەوایی لە کوردستانە ئەگەر ئەو ئیرادە سیاسیە هەبێ لە ڕاستیا بۆنە و مناسەبات زۆرن لە بۆنە و مناسەباتە ئینسان سەفا و پاکژی ناخی خۆی بۆ دەرەکەوێ ینی من ئەگەر لەگەڵ براکەمە دەنگم بڕابێ ینی پەیوەندیەکی باشم نەبێ لە جەژ نامناسبەیەکی باشە بۆ ئەوەی ئەنازەیەک متەسامیح و متەواضع بم بە تایبەتی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە لە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستی بەو تەواضع و تەساموحە سیاسی هەیە لەو بۆنە سیاسیانە لەو بۆنە ئاینیانە و لەو بۆنە نیشتیمانیانە ئەو نمونەی تو یێنیتەوە لە نێوان دوو برا قسەیان نەبێ بەیەکەوە ئایا ئەمە تەجاوزی کردووە بۆ سەرکردە سیاسی و گەورە و کار بەدەستە و دەسەڵاتدارەکان خۆی سەرکردە سیاسەکانیش برای یەکترن دۆستی یەکترن ینی ئەمەی کە توی لەی بۆ نێو دوو برا بۆ سەرکردەکانش هەر ڕاستە طبعاً چونکە ئەوانش هەر ئینسانن مجموعەیەک ئینسانن مجموعەیە علاقات و ڕوابط و مجموعەیەک ئیحساسات و مەشاعری ئینسانیان تێدایە بەڵام لە لەحەزاتێک کافیە لەگەڵ ناخی خۆیانە خەڵوەتێک بکەن و بە تەواضع و تەساموحەوە مامەڵە لەگەڵ خۆیان و دەوروبەر بکەن دان بنێن بە هەڵەکانی ڕابردووە و لە ئەزمونە تاڵەکانی مێژووی کوردستان سوودی باش وەربگرن پەندی باش وەربگرن بۆ ئەوەی و پێویستی بە جوڵێنەرێکی شەیە بەڕاستی جەماوەری کوردستان دەتوانێت لە ڕێگەی کەمپینەوە لە ڕێگەی نوێژی تەراویحەوە لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە بیرخەرەوەیەک بن بۆ دەسەڵاتی سیاسی بۆ سەرکردە سیاسیەکان کە ئەم مناسبەی جەژنەکە بەڕێوەیە بەکاری بێنن بۆ ئاشتەواییە و بۆ ئەو پێکەوە ژیان و پێکەوە بوون و تەبایی کە هەمومان خەونی پێوە دەبینین. بەڵێ من نماوەی بەرنمەکەم بەرەو کۆتاییەکی ئەگەر شتێکت مابوو لەسەر تەوەری گشتی بەرنمەکە دەرفەتێک تێنێ ئێمە بێ ئەم بەرنامانە تەوزیف بکەین ینی بەرنامەی جەژن و مناسبات تەوزیف بکەینەوە پێکاتەکەی هەیە و لەو جە دەرەست بچینە دەرەوە ئایامە ڕەوایە ناڕەوایە چوونە ناو ئەم بەرنامەی ئێمە ناوی سۆراغی مێژوە چوونە ناو مێژوو پێکەوە بەستنی لەگەڵ جەژنا حەزەکەمەوەکو دووە وەڵام و بۆ بینەران چۆن ئەمە بەسرێتەوە بەیەکەوە لەبەرەوەی مرۆڤ لەگەڵ بیرەوەرەکانی یادەژی بە تایبەتی کاتێک کە خەڵوت لەگەڵ خۆیاکە ناچارە بگەڕێتەوە بۆ مێژوو لە مێژووی شابێ لاپەڕە پرشنگدارەکان بێنێتە بەرچاوی خۆی و خۆی بیەوێ لاپەڕێکی پرشنگدار بۆ داهاتوو تۆمار بکە ئەمە چ کاتێکە بێ کە بتوانێت زاڵ بێ بەسەر ئیرادەی خۆیان و کۆنتترۆلی خۆی بکە و بتوانێت تەوازوعی هەبێ بەرامبەرەکەی بێنێتە سەر مێزی گفتوگۆوە لەگەڵ یا قسە و گفتوگۆ بکە ئەگەر ئەو نایە بۆ لات تۆ بچۆ بۆ لای ئەگەر ئەو ئامادەنێت تەنازول بۆ بکە تۆ تەنازول بکە بۆ ئەو چاوەڕوانەکەی ببوورە چاوەڕوانەکەی لەم جەژنا لە ناوماڵی کورد ئەندازەیەک بخرێتەوە و ئەو ناکۆکی و توندی ئەندازەیەک لە فەزای سیاسی کوردستانە هەیە لەم جەژنەکەم بێتەوە من هەموو خێرێک لە کوردستان و لە گەلی کوردی خۆم چاوەڕوانەکەم چاوەڕوانەکەش کەم بێ بەڵام ئومێدەواریەکەم زۆرە دکتۆر ئەو پرسیارانەی لە دکتۆر سەباحم کرد بۆ بەڕێزشێ منەڵێم دو قسەت ئێمە بەڕاستی وێستگەی زۆر جوانمانەیە کاکتۆر ژێر بێ ئەگەر بێل بە مێژووی بە قۆناغەکانی مێژووی کووردا بڕۆیتەوە هەر لە دروستبوونی میرنشینە کوردیەکان لە سەردەمی عەباسیەکان 1940 بۆ 1940 سەرکەوە بەرەو سەروترە زۆر جار نمونەی زۆر جوانمان هەیە کاکتۆر ئیشارەی بە سوڵتان مزەفەرەدین کۆبگری کرد لە سەردەمی تاپچی هەولێردا بەڵام لە میرنشینە کوردیەکانی حەسنەوی عەیاری عەنازی دۆستەچی مەڕوانی هەموو ئەمانە
ئەوانەی کە فەرمانڕایەتیان لە قۆناغانە زۆر جار جژنەکان بۆنەکان بە تایبەتی جژنی قوربان جژنی ڕەمەزان و هەندێک بۆنەکانی دیکەدا بوونەتە مایە ئاشتەوایی زۆر جار بوونەتە مایە لێک نزیک بوونەوە زۆر چونکە لەو سەردەمانەشدا زۆر جار کێشە و ملانیە سیاسەکان لە نێوان ئەو ناوچانەدا هەبوون لە چوارچەوەی ئەو سنوورانەکە لە ژێر دەسەڵاتیاندا بووە دواتر ئەگە سەرکەوینەوە بە مێژووی بنیشینەکان دیکەماندا نەچمەوە سەرەتا ئەمانە خزمەتی ئەمە شارستانتی مرۆڤایەتی کردووە لە مێژووە پێگومان خزمەتی زۆر گەوریان بە شارستانەتی کردووە بوونەتە بەشێک لە کەلتوری ئەو نەتوانێت ئێمە دەڵێن بوونەتە کەلتور کە بوونەتە کەلتورەتە بوونەتە بەشێک لە شارستانەتی ئێمە و پێم وایە من بەلایەنە ئیجابیەکە بوو بەلایەنە باشەکە بووە چکە دائیمەن بۆنەکاندا بوونەتە مای یارمەتیدانی هەژارەکان بەسەرکردنەوەیان لێک نزیککردنەوەیان ئاگاداربوونەوە لێک چارەسەکردنی هەندێک کێشە و جورگرفتەکان من بەڵگەی کاڵکردنەوەی جیاوازیەکان کاڵکردنەوەی جیاوازیەکان و لێک نزیکردنەوەی نەتەوە جیاوازیەکاندا زۆر جار شەرت نەبوو هەرتبە تەنها لە نێوان مسلمانەکاندا بەڵکو لە نێوان سەرجەم پێکاتەکاندا هەروەکو ئەوی ئێستا کە لە هەرێمدا هەیە تۆ ئەتوانی ئەو بۆنە و ئاهەنگا ئەو بۆنە و مناسەباتانەی کە هەیە بۆ سەرجەم پێکاتەکاندا بچکە ئێمە یەزیدیمان هەیە کاکەیمان هەیە بۆ نمونە ئەهلی حەقمان هەیە و مەسیحەکانمان هەیە و خەڵکانی دیکە لە کوردستان دەژین دەتوکرێ ئەو ڕۆژانە و کاکتۆر باسی کرد ئێمە لەلایەن سەرکرداتی سیاسی پارتە سیاسەکاندا ئەو ڕۆژانە سوودی زۆر باشی لێ ببێنرێ چکە ڕۆژێکە بە مەبەستێکی سیاسی سەردانی یەکتری ناکەین مەبەستێکی ئابوووریە لە سەردانی یەکتری ناکەین جگە لە نوێکردنەوە و لێک نزیکبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بەدێنانی ئاشتەوایی نەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەلاحکانەبی مامۆستا لە زانکۆی سلێمانی و شارەزا لە مێژووی سەدەکانی ناوەڕاست زۆر سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆ و شارەزا لە فکری ئیسلامی سپاس بۆ ئامادەونتان لە ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارەشتا بەرنامەیەکتر بەخۆی گەورە و میرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش و جەژنی هەموو لایەکیش پیرۆز بێ ئینشاءالله.